بەناوی خودای گەورە و میرەبان بینەرانە ئازیزم سڵاوی خواتان لێبێت. هەمیشە لەش ساغ و تەندروست بن، ماڵێکی ئاسوودا، ماڵێکی بەختیار بۆ ئێوە بە هیوا و ئاوا دەخوازین و تەمەنا دەکەین ئینشاءڵڵا هەمیشە لەش ساغ و تەندروست بن. ئەزیزانی خۆم، ماڵی بەختیاریش خۆشحاڵم جارە دێتەوە میوانی ئێوە لەگەڵ کۆمەڵێ میوانی ئەزیز و خۆشەویستم لەم ماڵەیە. دەمانەوێت بابەتێکی تری گرنگی خێزان و خانوادەکان باسکەین. دەمانەوێت واقعیانە بیر بکەینەوە. دەمانەوێت بە شێوازێک باسی شتەکان بکەین و باسی بابەتەکان بکەین کە بۆ هەرێکێک لەو تاکانی کە سەیری بەرنامەکەمان دەکات تا ڕادەیەک بتوانێت سوودی لێوەرگرێ، لە نەزەریات دەرچین بچینە عەمەلیەکان و بچینە کرداریەکان. بۆ بابەتی ئەمڕۆشم کە لەگەڵ ئەم میوانە ئازیزانەما دەردەشەی دەکەین ئەویش ئەوەیە کە ئایا وەرزش چی گرنگیەکی هەیە بۆ ژیانی مرۆڤ؟ ئایا مرۆڤ دەتوانێت بەبێ وەرزش بژی؟ ئایا وەرزش تەنها بۆ کۆلێژی وەرزشە و بۆ ئەوانەیە کە دەرچووی کۆلێژی وەرزشن؟ ئایا وەرزش دەتوانێت کاریگەری لەسەر عەقڵ بیر و بۆچوون ئەفکار دروست بکات؟ ئایا وەرزش هۆکارە بۆ ئەوەی کە ئەگەر لە ماڵێکا وجودی هەبێت لەو ماڵەیان نەخۆشی و دەرد و بەڵا کەمتر بێ؟ ئایا قەت بیستوتانە وەرزش بەشێکە لە چارەسەری نەخۆشیە دەرونیەکان؟ ئایا ئێوە زانیوتانە وەکو بینەرێکی ئەم بەرنامەیەم دەکرێت لە ڕێی هەندێ وەرزشەوە تۆ نزبەی زەکا یاخود پلەی زیرەکی منداڵەکەت باشتر و چاکتر و مەزبووتر بکەی؟ ئایا ئێوە دەزانن ئێمە لە تاو ڕاوە دینارە فریای خۆمان ناکەوین و فریای وەرزش ناکەوین؟ و ئایا ئێوە دەزانیوتانە کە بەداخەوە زۆربەی ئێمەی پیاوەکان بەخۆشمەوە بە باوکی منەوە بە خاڵ و مامەکەی منیشەوە کە تەمەنمان دەگاتە 45-50 ساڵ ئینزلاق و سەوفان و فەقەرات و هەندێکمان بەرەو نزبەیەکی خەلافاوی دەچین و هەندێکمان بە نزبەیەک بەرەو ئەوە دەچین بێزار و بێتاقەتین و جسم و لاشەمان هەمووی داڕزاوە بەوەی کە بەداخەوە دەیڵم ئەو پارەش کە لە 40 ساڵە کۆمان کردوێتەوە، ئەو پارە و سەروەت و سامانی کە لە 40 ساڵی یەکەمی تەمەنمانە کۆمان کردوێتەوە لە ئاخیری تەمەنیشمانە ناتوانین خۆشی لێوەرگین، ناتوانین چێژی لێوەرگین و بە دڵنیاییەوە یان دەکەوینە سەر عارەبانە، یان دەکەوینە سەر گۆچان و گۆچانکاری، یان دەکەوینەوەی کە بە سۆندە میز بکەیت و بە حەپ و بە زەبری حەپر پیسایی بکەیت و ئەوەندە قەبز و قۆڵۆ نەمانەوەیە ئێمە نەمانتوانی چێژ لە ژیان وەرگین، نەخەومان خۆش بوو، نەخواردنمان خۆش بوو و نەتوانیشمان ماڵ و خانوادەی خۆمان خۆشبەخت و ئاسوود دەکەین. بۆیە لەگەڵ ئەم میوانە ئازیزانەمە کە بە ناوی ئێوەش و بە ناوی خۆشم و بە خێراتیان دەکەم، بەخێر بێن بەسەر چاو، زۆر خۆشحاڵم. باسی ئەوە دەکەین کە وەرزش چەند گرنگە بۆ خانەوادەکان و بۆ خێزانەکان و بە تایبەتی بۆ گەنج کە ئەوە خاڵێکی گرنگ و مویمە. لەم سەرەتایەوە بۆی کە هێواشی بچین ناو بابەتەکەەوە حەزەکەم شتێک بزانن ئەزیزان بینەری بەڕێزم، لە تۆ باشتێکی پێ دەڵێن سپۆرت میدیسن. سپۆرت میدیسن چییە؟ بەشێکی طوبە کە تایبەتە بەس بە وەرزش، یعنی سەر لە عالەمە ماستەری تیادێتەوە، دکتۆرای تیادێتەوە. ئێستا بەشێکە لە کۆلێژی پزیشکی، ئێستا بەشێکە لەوەی کە چۆن سپۆرت ئینجیریمانێ، سپۆرت میدیسینیشمان هەیە. سپۆرت ئینجیری ئەوەیە کە هەچی خەلەل و بێتاقەتی و ناڕەحەتی هەیە لە وەرزشا ڕوودات بۆی ئەم چارەسەریکە. ئێستا جەڕاح هەیە، دکتۆرای هەیە بەس لە سپۆرتە، بەس لە وەرزشە، ینی خەبیرە لە چاکردنەوەی بەستەرەکان، خەبیرە لە چاکردنەوەی ماسوورگەکان، خەبیرە لە چاکردنەوەی لەسەر لە عالەمە بەس لە کوردستانی خۆمانە بەداخەوە کەمترین گرنگی پێدەدرێت. لە عالەمە ئێستاکێ بیریان لەوە کردوێتەوە کۆلێژی تایبەت بەخۆی هەبێ، ماستەری تایبەت بەخۆی هەیە، دکتۆرای تایبەت بەخۆی هەبێ. لەگەڵ ئەوەشە کە دەڵێم سپۆرت میدیسن، سپۆرت میدیسن بەس تایبەت بەوە کە ئەو خواردنانە چییە کە لەش ساق و تەندروستت دەکات، ئەو وەرزشانە چییە کە لەش ساق و تەندروستت دەکات، ئەو هەنگاوانە چییە کە بۆی بتوانیت بیکەی بە بەشێکی گرنگی چارەسەری نەخۆشیەکان. ئەمە خاڵیەکە. خاڵی دووەم بۆی بینەر بزانین و ئێوەش بزانن. ئێستا لە جیهانە من وەکو دکتۆرێکە دکتۆرام هەیە و پرۆفسۆر یاریدە دەرم، هەر بابەتێک دەخوێنی وەرزش یاخود بە هەر زمانێک ناویدەنی بەشێکە لە چارەسەر. ینی نەخۆشێک دێ بۆ لای من، کیسی هەلکەدانی هەیە، ئەڵێم چی؟ کچە جوانەکەم چەوری کەم بخۆ، هەوڵ بدە وەزنت داگرە، وەرزش زۆر بکە. ئافرەتێ بوو دێ بۆ لای من ماوەیەکی زۆر منداڵی نەبووە، دەڵێم وەرزش زۆر بکە، دڵ و دەروونت ئاسوودەکە، هەوڵش بدە قەیچێکە هەندێ دەرمان و تەرتیبات وەرگرە. بەڕێزێک هاتووە بۆ لای من کاڵم منی دکتۆر وەکو دکتۆرێک خەریکە قەستەرە و باڵۆنی بۆ دەکەین. دەڵێن چی؟ قەستەرە و باڵۆنە بۆکەین، بەس ئەگەر هەر بخۆیت و بخەویت و دایسی دەیت و لە جیا بکەویت و نەجوڵێت، دیسان پێویستت بە قەستەر و باڵۆنێکی ترە بێ. نەفرێک هاتووە بۆ هاوڕێکی من تووشی جەڵدەی دەماغ بووە، ئەڵێن عیلاج تەبیعی بۆ دەنووسین
و دەرمانی بۆ دەنووسین بەس ئەگەر نەیجوڵێنی و چارەسەری سروشتی بۆ نەکەی و زوو نەجوڵێت و حرەکە و جوڵە نەکات و باش چاک نەبێت زۆر بەداخەوە لەوە چێ ماوەیەکی تر جەڵدە لێیدا بەڕێزێکی ترت مەسەن جەنابەت خزم و ناساوێکت دێ ئەیەنی بۆ لای دکتۆرێکی باڵتنی برادری من شەکرەیەتی و خەریکە قاچێ بێ ببرین یەکسەرێڵێ چی ئامان سەد ئامان لەلایە کۆڵی پارێز بکە دووەم ئەڵەی دەرمان بخۆ سێم ئەڵەی بیکە خاتری خوا بە باوکت بڵێ بازوو بجوڵێ بازوو حرەکە بکە بازۆ لە جیان نەکەوێ چیتان پێ بڵم ینی بە ئینزلاقە بە سەوفانە بە کیسە بە گرەیە بە شێرپەنجێ با بە شێرپەنجەی سەر لە عالەمە ئەڵێ با بڕوا بجوڵێ وەرزش بکە بگەڕێ لە ماڵەوە نەکەوێ ئێستا لە هەندێک لە سەرچاوەکان ئەڵێن وەرزش مەنەعە زیاد دەکات وەرزش مەنەعە زیاد دەکات ینی بەرگری لاشەی مرۆڤ زیاد دەکات ئیمینوتەکەی زیاد دەکات بۆیە وەرزش بەداخەوە یانێ من لە بۆی ئەم بەرنامەیەمان لەگەڵ ئەو بەڕێزانەیە فکری ئەم بیرۆکەم بەنامەم بواتەوە وەرزش قەتیز بووە لە کۆلێژێکە کۆلێژەکەش ئەویش داماوە هەتا تەواوێکە دوای تەعین نەبوو دیسانەوە دەسەکاتەوە بەزمەکەی من و تۆ فاسویلا برنج بخۆ زۆر زانم دایسی دە و ئاوا دەستکە بە فاسولا برنج خواردن و بڕۆ لە ماڵەوە سیارە بۆ سیارە هەمووی بۆ بە کۆنتترۆل دەرگاکەی بە کۆنتترۆلەکرێتەوە تەلەڤیزیۆنەکەی بە کۆنتترۆلە پانکەکەی بە کۆنتترۆلە سپلیتی بە کۆنتترۆل ئاوا دانیشتووە مەگەر جاجار تەنگاوە بڕوا بۆ دەبیلوسیە گیان بۆ دەموچاو شۆردنێ یان فلانەگە ناوگەر بمانتوانێت ئەوشمان بە کۆنتترۆل و بەزمڕۆزمە کردوکاتە خەریکە دەبین بە کۆمەلگایە کەمتر ئەوەمان هەیە ینی کەمتر وەرزشمانێ کەمتر جوڵە و حرەکەمانێ ڕەنگە بەڕێزێک ئێمە تەمان هەمیشام جۆرە کۆمنتانەمان بۆ دێت دکتۆر گیان زۆر سەری من نان نێبی خۆم تۆ شەڵی وەرزش ئێخر ئەڵێم وەرزش کە بۆی نەخۆش نەکەوی نانت نەبێ بۆ نان خواردن دوای لەگەڵشان نەخۆش بی بەڕێزێکەکە تو سێ ئەمە ناکەی من دەبیانی و تا ئێوەرە خەریکی ڕاوەدینانە بۆ مناڵ ئەڵم بە قوربان پارەکە بەشی مناڵەکانت ناکە با دوای نەبێ بە قەسەر و باڵ و نە 2 میلیۆن بدەی بەوە ئەلێ دکتۆر جا من لە بەیانیەوە تەمەن ناسیایی وامێڕم من لە بەیانی و تاوەرە سایق تەکسیم دوو عانە بۆ مناڵ پیاکەم تۆ شەڵی وەرزش بەخوات جەوت هەیە شەبەکەت فول ئاخرەڵم بە قوربان وەرزش نەکەی تووشی ئینزلاق و سەوفانێکە بیت عەمەلیاتێکی ئینزلاق سەوفان یان دیسکێکی پشت زۆر جا 3-4 میلیۆن بۆ 5 میلیۆنی ئەوەی بە چەند ساڵە لە تەکسی پەیدات کردووە لە شوێنێکا بێ بیدەی دەیتە ساجی عەلی بە تەکسیەکەشی بۆ فرۆشی کەواتە کە ئێمە دەڵێن لەوە نابێ بڵین وەڵایی لەبەر ئەوەی کە ئیشم هەیە کارم هەیە دەوامم هەیە دایرەم هەیە یان تەلەبەیەکم نەکرێت بۆیە بەڕاستی وەرزش تێکڵاوی هەموو بابەتەکان بووە بەڵام من لێرە حەزەکەم بپرسیار لە جەنابتان کەم ئەوە دی کە ئێوە بزانن نەزری گەنج بەرامبەر بە وەرزش چییە ینی بیرکردنەوەی گەنج چۆنە ئایا هەستەکەن بەشێکە لە ژیانی یان جگەرە و نێرگەلە و خواردن و لەفە و دانیشتن و 3 سعات 4 سعات لە کافتریا دوو کەڵ بکەن بەسەر یەکتریا زۆرجار ئەوەمان پێ مرتاحترە لەوەی کە بڕۆین لە هەوایەکی تەڵقا و لە هەوایەکی فێنکا و لە چوونە دەروەیەکە لە باخێکا لە پارکێکا بە تەنها خۆمان پیاسە و گەڕان بکەین پێم خۆشە گەریکێکتان کۆمنتێکان لەسەرەوە بفەرموو فەرموو خانم جان خۆت بناسیێنی بە بینەرەکانم من شەیما دەرچووی کۆلێژی پەروەردەم وەکو ڕێی خۆم بۆ پرسیارەکەت ڕاستی گەنجی ئێستا وەکو خۆتوتە ئەوەی کە ئەڵێ من ئێستا جارێک گەنجم باجارە بە دڵی خۆم بژیم یا باجارە سەیران کەم یانان بخۆم جگەرە نێرگەلە کۆمەڵی خواردنەوەی وزە بەخش ئەڵێ جارێ خۆ من وزەم پێ جارێ خۆ من توانام هەیە یان وەرزش تەنها لە دەوری دووگۆڵیە ئەبینێتەوە یا لە دەوری کۆمەڵێ وەرزشی هەیە ینی ئێمە وەرزش بواری زۆرە تەنها لە یەک بوارە خۆی نبینێتەوە بەڕای من گەنجی ئێستا وەرزشی تەنها لە چوارچەوەی یەک بوارە هێشتۆتەوە ئەویش لەو بارە بەپێی خۆی وەکو خۆی بەڕێی ناکات جوار دەست خۆش تەمان دەست خۆش بێت فکرەکە لە چیەوە بێ بەڕێزان ئەم حیوارە ئەم پرسیارە لەم خوشکە بەڕێزان ئەوش ئەوەیە کە ئایدیا زۆر گرنگە ئایدیان چی ئەو فکری کە تۆ هەتە ینی ئەم بەرنامەی ئێمە لە ڕێی کەناڵی دیمەنەوە بەس ئەم فکری لە تۆیا دروست کرد بێت کە وەرزش گرنگە و دەبێت لە شوێنێکی لە ژیانی خۆتا بۆ جێ بکەیتەوە لە 24 ساعتەکە بەس ینی ئافرەتێک سەیری بەرنامەکەمەکە دەستی دەگوشین مەمنونین کە 5 مناڵ 6 مناڵ بەسەریا کەوتووە لە بەیانیەوە تا ئێوارە خەریکی چێژ لێنانە چێشتی بەیانی و باڵی نان و چای بەیانی هێشتا تەواو نەبووە هی نیمەڕۆیە هێشتا قاپەکانی نەشۆردووە خوا مەرگ ئەڵێ بێ هی ئێوارەش لێ بنەم ئێوارە تەواو نەبووە ماڵی خەسووی تەلەفۆنی کردوتی 6 ساعت 9 دێن ئەبێت ئەویش حاضر کە هەموو ئەم قسانە دەگەڵێن بەڵام دەڵێن لەگەڵ ئەمەیە دەبێت کاتێکت هەبێ بۆ وەرزشی خۆت بچیتە ژوورەکەی ئەو دوو مناڵەکان خەوتووە 10-15 جار شناو بکەی 10-15 چار هەوایەک هەڵمژی 10-15 جار هیچ نەبێ بەلایانی کەمەوە تۆزێ دەستێک ئەوانە چووکە من دەزانم من معاناتێەوە دەزانم ئەگەر بۆ نمونە شانت کلس بکات لە ئەنجامی ئەوەی 15 ساڵە 20 ساڵە ئیشەکەیت و منجەڵێنی و منجەڵە بەی شانت کلس بکات
ئەوەی کە جارانی دەڵی گیانم بە خەواگە ناهیلاک و ماندوم خەوەکەشت بەخۆشی و ئاسوودەی ناشی کاتەوە فکرەکە لەوایە تۆ دەبێ وەکو فکرە لە مێش کتابێ فکرە لە مێش کتابێ یعنی من زۆر جار برادران ڕەنگە ئەوانی کە نزیک من هەستیان پێکرد بێت سیارەکەم نابەمە گەراجی نزیکی عیادەت تۆزێ دووردایەنم ینی زۆربەی کاچم بۆ نوێرینگەکەی خۆم بە نزیکەی 5 دقە بۆ 10 دقە زۆر جار سیارەکە دووردانم فکرم هەیە ینی خۆ ڕەنگە لە ڕەزیلیم نەبێ ینی 1500 ئەگەر ئەدەم بۆ نمونە بە گەراجێک زۆر لەوە لە بۆ من نەبێت عیادەمێ و نەخۆشمێ و بەس مڕزم بەس بەشێکی ئەوەیە کە بەلانی کەمە با ڕۆژی تقریبا 10 کیلومتر یان 5 کیلومتر من بە پێ ڕێ بکەم ئەمە فکرەکەمە یان جاری وایە من سیاری خۆم نابم بۆ عیادەت تۆ بڵێ لە ڕەزیلیم بێت بۆ چەندێ خۆشە سارە بەس سیارەکە بەرێم جارێکەمە بێ من مێشکم مەشغوڵ بێت هیلاک بێت ماندوو بێت تا ئەوێ بەس مڕزم سیارە نشکێنێ بەسەرما ئێلە جاتیەوە بۆ نمونە مەسەن ڕستێکە خوا دایەتی 3000 دەم بە سایقی تەکسیەک هەم مێشکم ئیسراحەت بوو هەم وەرزشێکە بۆ خۆم هەم تا ڕادێکش تۆزێکش بە پێ ڕێ دەکەم کەواتە ئایدیاکە زۆر گرنگ و مویە بۆیە فکرەکە گرنگ و مویمە ینی فکرەکە ئەوەیە کە تۆ لە مێژ کتابێ بۆ وەرزش ینی لە سلێمانیەوە نەچی بۆ سیتەک بۆ باخەکە تەسەور کە لێرەوە چێ بۆ باخەکەی لەوێش دیسانەوە داریشە سەری تەلەڤیزۆنەکە ینی چیمان بەچی کرد مانایە سندانم لە 15 دەفتەرێ باخەکەی سیتەکتدا وایە یان لە مێرگەپان یان لە شەقڵاویان لەین کاتە تۆ نەچوی بۆ ئەوێ بۆ وەرزش لەوێش دیسان دانیشتی جاتی شەڕەچی دەرگاکە بگرە بە سپریتەکە ئیشەکات ژوورەکە نەبێت و گەرم نەبێ مانایە هەر دانیشتی هەر بۆ دانیشتن و قەنەفە و بەزمڕۆزم کاتە هیچمان نەکرد بۆیە ئایدیاکە زۆر گرنگە لە مناڵی لە سەرتاوە جلی مناڵمان کڕی یەکسەری سێتێکی وەرزشی بۆ بکڕین بۆ نمونە مەسەرەن هەندێک کەناڵمان تەجدید کرد فکرەکە کەناڵی وەرزشیشمانە بێت پارەیەکمان تەرخان کرد پارێکمان بۆ وەرزش هەبێ ماڵەوەمان تەرخان کرد شوێنێکمان هەبێ بۆ وەرزش کەواتە ئایدیاکە بۆ خۆی گرنگ و مویمە ئەمە خاڵێکی گرنگە کە پێم خۆشە بینەرەکان و جەنابتان بیزن خاڵێکی تر کە گرنگە پێم خۆشە لێرە باسیکەویش ئەوەیە کە حکوومەت پێم خۆشم برابەڕەزم کە تەمەنێکت هەیە لەگەڵ منە ئەویش ئەوەیە کە ئایا حکوومەت ڕۆڵێکی باشی بینیوە لە جوانکردنە ئایا دەرچووەکانی بەشی وەرزش بۆ خۆی چێژیان زۆر وەرگرتووە لە بەشی وەرزش تاوەکو ئەوانە یاخود حکوومەت بیری لەوە کردوێتەوە زۆر باشترین و چاکترین شوێنەکان دابنێت کە برادێک باسی کروتی کاکتۆ 400-500 تەلەبەمانێت تەمەەن دوو دەوامە مەکتەبێکە لە دەرەوەی شار 400-500 تەلەبەمانێ حکوومەت تاتانێکمان پێڕەوا نبینێ وتی لا بەشی بە پەروەردە وتووە پێم خۆشە لێرەوە پەروەردە دەستخۆشیمان بۆیان هەیە ئێمە کابراوتنی هەموو شتەکان زەر بە سفر ناکەین بەڵام دوو دەوام بێت تۆ تێنسێکت نەبێت دوو دەوام بێت چەند سێتێکی شەترەنجت نەبێت پێم خۆشە لێرەوە گەر شتێکمان بۆ باسکەیت کە حکوومەت چەند ئەتوانێت ڕۆڵ ببینێ لەم بینە پێشەکی بەخێراتنی خۆمەوە بەڕێزاناکە دەستخۆشی بۆ تۆکەم بۆ بەرنامە جوانە من وەک یاد حکمت وەک یاد حکمت کە لە ئیشی گشتی ئیشەکەم بەڵام وەرزشێکی پڕاوپڕ لە وەرزشە ئەیکەم یعنی وەک شاخەوانی و تۆپتۆپێن و مەلە و ئەسپیش مستەمر ساڵانە ئەمانە ئەیکەم بۆ قسەکەی جەناب بەڕاو بۆ چوونی من لەسەر و بابەتە هەڵبەتە حکوومەت دەعمی ئەم هەموو ناتوانێ بکە بەڕاستی زۆرن عین لە مەکتەبێکا بیکا مەکتەبێک تریش عینەش دەبێت تێنس و بالە و باسکە و کۆمەڵی یاری تری تا تەرخانکە کە ئەمانەش کورفەیەکی زۆر زیاترەکەوێت لەسەری پێم خۆشە ئەو گەنجانە خۆیان هەوڵێ بن بۆ وەرزشی خۆیان ناکرێتەوە هەر چاوەڕێی حکوومەتکەی ئەمە بۆ بکە ئەوە بۆ بکە لە هێزار منەوە نزیکەی بۆ 10 ساڵەچێ شاخەوانیەکەم گروپمانەیە یعنی بە پارەی خۆمان بە دەعمی خۆمانە چینە پاسکە پارەیەین پارە سەرفەکەین لەلایەن جیرفانی خۆمانەوە بۆ وەرزشێک کە متعی دێبینم پێنجشەمە تا شەمە من خەریکی ئیشم جومعەکەمە ئیسراحەتەکەم جومعەکە چوم شاخەوانیەکەمەکەم ئەوە مرتاح مەکە ئای چەنا برادەرم یاڵێ تۆ بۆ ئیسراحەت ناکەی تۆ بۆ تۆ هەفتەیە بە کاملی ئیشەکەی یعنی بۆچی ئیسراحەتێ بەخۆنای ئەڵێ من ئیسراحەتی خۆم لەو شاخا بین بۆ کە نانێ بۆ خۆم حازرەکەم ئەو سروشتا بینم لەگەڵ کۆمەڵە برادەرە دانیشتنێ شوێنە جیاوازەکانە بینین دەستەکانە خۆش بۆ معلوماتی جەنابتان بەڕێزان دەست خۆش بێت حکوومەت ڕۆڵێکی زۆر گرنگە بینێت بۆ بەکارهێنانی وەرزش بۆ وڵات و مەملەکەت ئەوەندی کە من لەسەری خوێندومەتەوە دەربارەیەم بابەتە حکوومەت زۆر جار ماراسۆن ڕێکەخات بۆ ئاسوودەبوونی ژمارەیەکی بەرچاوی ئەو شارە بۆ ئەوەی دڵ و دەرونیان ئاسوودە بێ بەڵام چێژێ وەرگرن زۆر جار حکوومەت بە حکوومەتایەتی خۆی زۆر جار پانێڵێک ڕێکەخا زۆر جار کۆنفرانسێک ڕێکەخات زۆر جار چالاکیکی وەرزشی ڕێکەخات
ئێمە کە بەداخەوە لە وڵاتی خۆمان بە ناوی کۆرۆنا و بە ناوی نەبوونی بودجا تەنانەت ئەوەندی کە من معلوماتم هەواڵم پرسی و ئومێ دەکەم وانە بێ 100% وەڵامەکان 100% وانە بێ حکوومەت ئیشی لەسەر بکە جار ئەو فستیڤاڵی مەکتەبەکانی زۆر کەم بۆتەوە چکە لە حکوومەت هەڵێ بودجەم نییە پەروەردە هەڵێ بودجەم نییە وەزارەت هەڵێ بودجەم نییە کە لە هەشتاکان و لە نەوەتەکانە ڕاستی ئەو حاڵەتانە زۆر بوو ئێستاکی هێوا شێوەش خەریکە کەم دەبێتەوە کە بۆیە حکوومەت دەبێت ڕۆڵێکی زۆر گرنگ و مهم بێنێ بۆ نمونە وانەی وەرزش دەکرێتە ئەخیر وانەوە و زۆر جار گرنگی پێ نادرێ دووەم هۆڵێکی تایبەت و ژوورێکی تایبەتی نییە بۆ تا لە لای مناڵ خۆشەویستیکە یانیسە بە ڕێزێک سەری بەنامەکە مەکاڵە کاکتۆر من گەشتومەتە زانکۆ ئێستش بە دڵی خۆم وەرزشێکم لە مەکتەبا نەکردووە لە قوتابخانەیان نەکردووە وەرزشێکمان نەکرد کە چێژ وەرگرین دوو وانە و دوو کتێب و تەرتیبات نەبوو یان تۆ تەسەوور بکە من خۆشم وان پێم وایە ئێوە جوان هەموو زانکۆ و پەیمانگاش تەواوەکەین ڕۆژێ حکوومەت بەقەت ئەمە یعنی تەسەور کە بەقەت ئەمە ناملکەیەکی بیسپەڕەی نادا بە دیاری بە منداڵ گرنگی و وەرزش بۆ ژیان یعنی حکوومەت وەرە تۆ بیری لەوە نەکرد بێتەوە ناملکێکی 15-20 دروستکەی بیدەی بە تەلەبە بە قوتابی لە سەرەتایی یان لە ناوەندی یان لە ئامادە یان لە زانکۆ گرنگی وەرزش بۆ ژیان لەبەرەوە خۆی ناخوێنێتەوە وام جۆرە ناملکێش حکوومەت نەیداتێەوە نەکرێ بە ئیجبار و وەرزشەکەش امتحانی تێدا نەبێت و وەرزشەکەش بۆ نمونە مەسەرەن هاندانێک و تەشجیعێکی تێدا نەبێت بۆیە بە دڵنیایە و سەرەکەی بەرەو خراپی دەچێتەوە بۆیە حکوومەت بەڕاستی ڕۆڵێکی گرنگ دەبینم من بە دەستخۆشیەوە دەڵێم حکوومەت ماوەیەک دەستیدایە فکرێکی زۆر جوان وی ژەو بوو لە زۆرە لە پارکەکان هەندێ ئامێری وەرزشی دابین دەکرد بەڵام زۆریان شکا ئەوەندی من هەواڵم پرسیوە تەمەنا دەکەین حکوومەت لە ڕێ ئەم بەرنامانە هەم بۆ خەڵک نییە مێ دەکەین هەندێک دەسەڵاتداریش ئەم جۆرە بەرنامانی بە دیار ئەم بەرنامانی ئەمە دابنیشە سیر بکات ئەم ئامێرانە هەمووی تێکچوو ئەم ئامێرانە بەزایع درا ئەم ئامێرانە هەندێکیان بۆ نمونە پێویستی بە تامیرکردنەوە ژمارەیەکی کەمیش بوو لە هەندێک گەڕەکی ڕاقی و لە هەندێک گەڕەکی نمونەیە بەڵام نەگەشتە قەزاکان نەگەشتە ناحیەکان نەگەشتە هەندێک شوێنەکان وە ئەگەر هەش بووێ بەڕاستی وەکو پێویست گرنگی پێنەدرا بۆیە ڕەنگە بەڕێزێک بڵێ دکتۆر گیان و باخەکە وشک بووە قوڕ بەسەر مادەی ئاسنەکە کە بۆ وەرزشدانە بۆیە حکوومەت بەڕاستی ڕۆڵی گرنگ دەبینێ حکوومەت دەتوانێت لە ڕێی هەندێک چالاکی و نەشاتەوە لە ڕێی هەندێک کتێب و گۆڤارەوە گرنگی وەرزش باش و چاک و مەزبوط بکە بۆ بابڵین گەنجەکان و گرنگی پێبدا لێرە دەمەوێت پرسیارێکی تر بکەم ئەزیزان ئەویش ئەوەیە کە ئایا وەرزش ئێمە تەمەن وەکو کورد هەمومان زۆرجار تووڕین وایەنە تووڕین بێتاقەتین زۆرجار بێزان ئایا وەرزش ڕۆڵی هەیە لە دەروون دروستی مرۆڤەکانەوە دی کە تۆ تێگەشت بێتی وەکو گەنجێک ئەگەر ئەو مایکە بدەین بەو ئەزیزەم تا چەند ڕۆڵی هەیە لە دەروون دروستیە بەتاکی ڕۆڵی هەیە لە هەموو ڕێک لە ڕوویەکەوە بەڵام ئەوەی وەکو گەنجێک هیچ لەسەر خوێندوێتەوە ینی قەت بیری لەوە کرێتەوە ڕۆژێک تووڕێی لەگەڵ دایک و باوک تا بڕۆی بۆ باخێ وەرزش بکەی یان بۆ شوێنێک ڕاستیەکان لە ڕاستیان نەوەڵا بەڵام وەکو معلومەکە ڕەنگە پێت نەگەشت پێ وایەنە لە بەرنامەیە کارشتێک کاسری لە نێکی کتێبێکا پێت نەوترا وایە حەقت هەر لە سەرەتاییەوە پێمان نەوتراوە بۆ وەرزش یا گرنگێکی ئەوتۆی پێ نەدراوە یا لە وڵاتی خۆمانە هیچ گرنگێکی نییە یا شوێنە وەرزشەکەمان بەپێی پێویست باش نییە و گرنگی پێ نەدراوە جوان بەڕێزان بە ئەزیزم دەست خۆش بێت بۆ معلوماتی جەنابتان من زۆر ئافرەت هەیە زۆر پیاوەڵە کاکتۆ تووڕەم هەر لە دینی شابوو معلوماتی جەنابتان لە دینە کە گرنگی بە لەش ساغی و بە تەندروستی دراوە بەشێکی ئەوەیە کە تۆ دەروونت دروست بێت دەروونت ئاسوودە بێ یعنی بۆ کۆڵێت فتوان نەدەم بەڵام بەشێکی حرەکە و جوڵەکانی نوێژ بریتێ لە هۆی تۆ دەروونت دروست بێت خۆ هەندێک لە عولەمایان دەڵێن ئەگە تۆ نەزانی چۆن حرەکەکان دەکەی لە نوێژە و نەزانی چی دەڵێ لە نوێژە ڕەنگە نوێژەکەت قبول نەبێ تۆ دەبێ بزانی چیت وتووە و دەبێ بزانی حرەکان چۆنت کردووە بۆیە هەمووی بەیەکەوە بە پاکێجێک سەرەکەی نوێژەکەت قبوڵە لە عەمرەیە ئەڵێ ئەوەندە تەواف بکە بە دەوری کەعبەیە لە سەفا و مەروەیە ئەوەندە بڕۆ ینی بەغێر مباشر من ناڵێنەمە وەرزشە بۆی تەفسیرێکی غەڵەتی نەکرێ و تەکفیر نەکرێن بەڵام دەڵێن تێکەڵە لە جوڵات تێکەڵە لە حرەکە تێکەڵە لە هەندێ شتی فیزیکی تێکەڵ لە جوڵاندنی فیسیۆلۆژی جسم و لاشە و مرۆڤەکان بۆیە بەڕاستی لە هەموو عالەمە و ئێستاکی لە کتێبە زانستیەکانە باسی ئەوە دەکرێت کە وەرزش بەشێکی گرنگی دەروون دروستیە یعنی دەروون دروستی یعنی ئەو بەڕێزانی کە ئێستاکی سەیری بەرنامەکەمان دەکەن ئەڵێ دکتۆر خەمۆکیم هەیە
ئەڵێ دکتۆر تووشی بێتاقەتی و ناڕەحەتی بوومە، ئەڵێ دکتۆر بیرکردنەوەم ناتەندروستە، ئەڵێ دکتۆر ها زۆرشت، ئەڵێ دکتۆر فکرەی خراپ و عجیب و غەریبم بە مێشکادێ. هەموو ئەوانەی تەمە ئینجاکە بڕۆ بۆ نەخۆشیەکەی مەسەرەن کە شیزۆفرینیایە و هەندێک نەخۆشی ترە کە دکتۆرە دەرونیەکان پسپۆرە دەرونیەکان باشتر و چاکتری لێ دەزانن و زۆر جەبازی دەکەن. یەکێک لە چارەسەرەکان دەڵێن تکایە بڕۆ وەرزش بکە. ئجا وەرزشی مەلەوانیە، وەرزشی شەترەنجە، وەرزشی ئەسب سواریە، وەرزشی بە پێڕێکردنە، وەرزشی یا تۆپێنە، وەرزشی بالەیە، هەر وەرزشێکە. تەنانەت ئێوە دەزانن ئێستاکێ خەڵکێ لەم شاری سلێمانیە ئەڵێ دکتۆر گیانم بە شاخڕەویە، جاران شەڕم بە ژنەکە مەفرۆشت، شەڕم بەخۆ مەفرۆشت، سوێنە خواڵێ لەبەر ئاوێنە لە خۆم شەڕمەکرد، ئەڵێ هەر خەریک زیبکە تەقاندر بووم، جارێ بە لوت مۆگرت بووم، جارێ بە گوێچکە مۆگرت بووم، جارێ بە باڵا مۆگرت بووم، جارێ بە وەزن مۆگرتم. ئەڵێ ئێستا هەفتە ناهەفتەیەک شاخڕەویەک ئەەکەم دێمەوە تا 5-6 ڕۆژ بۆ کۆڵێت وەک سەعات سیتیزنم لاتەوە ساف بوومە. کە ئەڕۆی تو ماوە 2 سەعاتێک شاخڕەوی ئەەکەی ئیتر لە دنیا دادەبڕی، لە دنیای مادیا دادەبڕی، لە مۆبایل دادەبڕی، لە ئەنتەرنێت دادەبڕی، هەبیر دەکەی تۆ تۆزێ لە شتاقی و تەندروست هەناسەی خۆش دەبێت، جەوی خۆش دەبێت. بۆ ئێمەش خاڵێکی زۆر گرنگ و مویمەکە تەمەنا دەکەین گەنجەکان، دەڵێن لە ماڵەوە بێزارم بەس مەڕۆ بۆ کافتریا دەبڕۆ وەرزش بکە. دەڵێ دکتۆر خێزانم سرم شەڕم پێ دەفرۆشێ، دەمەڕۆ خەریکی بۆ نمونە من نێرگەلە لە دوای نێرگەلەبی دەبڕۆ جەوێ بگۆڕە. دەڵێ دکتۆر بۆ نمونە مەسەلەن مێشکم جام بووە، ئەم دایک و باوکە مێشکیان جام کردوم، ئەڵە مەتەوێ مێشکە تۆزە بکرێتەوە، دەبڕۆ تۆزێ وەرزش بکە، دەبڕۆ بە تەنها تۆزێک هەروەلەیەک بکە جەوێ بگۆڕە تەرتیباتکە، هیچ نەبێ ئەو پارەی لە جگەرەیەکە لە نێرگەلەیەکە لە شتێکە سەرفەکەی لە مەلەوانیە سەرفیکە، هیچ نەبێ ئەو پارەیە بۆ لە جەو گۆڕینێکە لە چوونێکی پارکێکە تەرتیباتێکە سەرفی بکە بە دڵنیایە زۆر باش و چاک و مەزوتە. بۆیە لە بیرت نەچێت هەر کاتێک دەروون ناتەندروست بوو، بینەرەکانشمان دەروون ناتەندروست بوو، بیر لەوە بکەرەوە کە وەرزش بەشێکی گرنگ و مهمە بۆ ئاسوودەبوونمان. ناوبڕێک وەردەگرم بە ڕوخسەتی جەنابتان، ناوبڕێک وەردەگرین و دەگەڕێن وڵاتان لەسەرەوەی کە ئایا وەرزش چەند گرنگ و مهمە بۆ خێزان و خانوادەکان. فەرموو. دووبارە سڵای خواتان لەبێت لە ماڵی بەختیارەوە. ئەزیزان، ئێمە وەکو خانەوادەکان ئەوانی کە لە کووردا دەژین و لە کوردستانە دەژین، لە وڵاتە خۆشەویستی خۆمانە دەژین، زۆر جار گرنگی بە زۆر شت دەدەین، بەڵام زۆر کەم گرنگی بە وەرزش دەدەین. من وەکو دکتۆرێک وەکو پزیشکێکم قسێ دەکەم زۆر بەداخەوە چی کاتێک ڕۆڵی وەرزش دێتە کایەوە کە چەوری زۆرە، کە چەوری لەسەر جگەری نیشتووە، کە سەوفان و ئینزلاقی هەیە، کە فەقەراتی هەیە، باوکە بەڕێزەکە دوایەوەی کە خەریکە تووشی قەستەرە و باڵۆن دەبێت، یاخود بەداخەوە باوکەکە یان دایکەکە خەریکە تووشی خەڵەفاوی دەبێت و ئەویش دکتۆرێک بۆی دەنووسی و بە بۆڵەبۆڵەوە دەیکات، بەداخەوە زۆر جارەوەش ناکەین. چی کاتێک خۆتان دیقەت بدەن، ینی لەگەڵ منە ئەو بڕیارە بدەن بۆی منیش حکمێکی کوێرانە نەدەم، چی کاتێک با بڵێن ئەدەواتی وەرزشی لە ماڵی ئێمەیە دەکڕێت و دروست دەبێت، ئەو کاتانی کە خەریکە ئیتر تەقەوڕەقەمان تێدەکەی وەکو سیارە تاخم پێش و بۆڵبەرین و گراین شەفت و عینە وەکو سیارە تێکە چێت، اینجا دەکەوینە خۆمان ئەڵین با جیهازێ بکڕین، باش تێ بکڕین کە ئەمە بۆ خۆی هەڵەیەکی زۆر گەورەیە. بۆیە لەم خوشکە بەڕێزەم حەزەکەم بپرسم کە ئایا تا چەند خێزان و خانوادەکان بەرنامە و پرۆگرامێکیانێ بۆ وەرزش وەکو تاک، وەکو خێزان، وەکو بینا، وەکو ئەو شوێنانی کە تێدا دەژین؟ پێم خۆشە جەنابەت تەجروبەیەک تێ بۆمان باس بکەن. زۆر گرنگە خێزان لە هەر تەمەنێکە بێک ئەندامانی خێزانەکە گرنگی بە وەرزشکردن بدەن، چونکە هەر کاتێ بەیانیان تۆ هەڵەسی پێیسەکە سەعاتێ نیو سەعاتێ بەلایانی کەمەوە وەرزش بکەیت، هەر بۆی کە هەم ڕۆژەکە و نەشاتێکی باشت هەبێ و هەم لە شەوە خەوێکی قوڵت هەبێ. پێیسەکە هەموو تەمەنێک لە هەر ئەستێکا بێ هەچ کەسێک بێت وەرزشی خۆی بکات و گرنگی پێ بدات و پێیسەکەمە هاوکاری مناڵەکان مام بکەین، چکە ئەو ئێمە دەستیان بگرین فێریانکەین، ئەگەر کچمە مەسەن پەتپەتیانی بۆ بکڕین بیکاتیان مەسەلەن کوڕ بێت تۆپێکی بۆ بکڕین لە ماڵۆ خەری بەخۆی بۆ مەشغوڵ زۆر باشتر لەوەی کە سی تەلەڤیزیۆن کاتۆر ئەم مۆبایلە بەدەستەوە بێ یاری بکات. و مەلە زۆر گرنگە پێیسەکات هەموو کەسێک مەلە بکات بەجددی متعەیەکی زۆر خۆشی لێبینی کە ئەچیت ینی ئەو وەرزشە ئەکەیت. تەمەن دەستە خۆش بێت، تەمەن ماڵ دایک و باوکە قیادەی ماڵەکات بەڕێزان زۆر گرنگ و مهم و ئەتوانێت بەڕاستی ئیدارە بکەین. بۆ هەمیشە هاوارەکەین حکومەت چکە حکومەت شتی پێ دەکرێت و ئەگەر ماڵیش بچووکراوەیەکی حکوومەتە دایک و باوک ڕۆڵی دەبین. یان مەسەن تۆ دیقەت بدات ژێرزەمینێکی هەیە 3 بە 4 5 بە 6 نازام چەنە ژێرزەمینێکی گەورە ناوی شڕە و شاتاڵ، بەڵام بیری لەو نەکردو تۆ یاریکی تێنسی تێدا دابنێ، چکەم یاری تێنسا هەموو ڕۆژێ 2 ساعت 3 ساعت مناڵ لە پۆبجی دوورە خاتەوە گەر مەشغوڵی ئەمە بێ.
بیری لەوە نەکردوێتەوە کە بۆ نمونە یاریکی ئەمە فیشەی پێ دەڵن چی پێ دەڵن دوو گۆڵەکەی تێدا بکات بیری لەوە نەکردوێتەوە خانوویکی دروست کردووە 3 قاتە 4 قاتە بەس بەلانی کەم و بیری لەوە نەکردوێتەوە کە لە ژێرزەمینەکەیە لە سەرەتای دروستکردنەکە فکری هەمووی هەیە سوبحان الله دەکتی بۆ مبەردە داناوە خەتی تری داناوە بۆ سپلیت بیری لەوە کردوێتەوە مەسەن 4-5 دەرگا مار خراپ نەبی برانی هەولێرمان دەڵێن بۆ نمونە 3-4 ئاودەس و حەمامی هەیە ئەڵێ ئەم عایلە هەمووی قەبزن ئەمەنە ئاودەس و حەمامی هەیە بیری لەوە نەکردووە لە ژێرزەمینەکە مەزبەحێکی دوو بە دوو دروستکە هەر جار بۆ خۆی تۆزێ شەپلی شەپانێکی تێدا بکە یعنی بە شەرتێ مەزبەحێکی دوو بە دوو سوێنتان لەسرم نییە جاری وایەگەر مەزبەحێکی بەسیط بۆی ڕاقی نەبێ و مواسەفات و فلتەر یعنی ڕەنگە بەقەت ژوورێکی بچووکی تیا دروست پاری تێ نەچێ بەڵام سەرەکەی بیری لەوە نەکردوێت و هەر مەزبەحەکە دوای ئاوەکەی توانی ماتۆڕی لێدەی باخەکەی پێ ئاو بدەیت ماتۆڕی لێ بدەیت بۆ نەحوشەکەی پێ بشووی ماتۆڕی لێ بدەیت بۆ نمونە مەسەن موبەریدەکانی پێپڕکەیتەوە تەرتیباتێک و مەزبوطە و ئەگەر فلتەریشی بکەی خۆتانزان هەندێک فلتەر هاتووی سەتوان هێر ئاوەکەشی بخۆیتەوە ئەوەندە پاک و مەزبوطی دەکات بۆیە ینی هەمیشە دەڵێن دایک و باوک یعنی هەر بەسیط ینی تەسەور بکات هینێک بکڕێت سەربانیان سەربانی کورد تەمان هیچ ئیسفادەی لێ ناکەن برادێک باسی سینەبۆرەی کە لە سین بوو لە شارەوەی ئەم سینەش حیاتە وتم بووە ئەوی دوکتۆر چوومەتە سەر بینایەکی بەرز ئیسفادە لە هەموو سەربانەکانەکەن ئەوی هەموو سەربانەکان ئیلا پرۆژێکی تیا ئەویان بۆ خۆشتێکی داناوەشتێکی پلاستیکی ئەوی تریان نازام چی کردو ئەوی تریان تاقە شەمسیەکە کورد ئیسفادە لە سەربان ناکات ینی هەموو سلێمانی بڕۆ سەربانەکانمان خانووی 200 متری خانوو 150 متری هەمووی فلاتە و براژنمان ئەڵێت بەخوا ساڵیش ئەبێ نەچوبەتە سەربان نازانم چییە ئاڵێن فلانشتی تایە بۆ حساب بۆ ئەو سەربانە ناکەین یعنی کە ئەتوانی بۆکو تاتانێک بەکاری بێنی ئەتوانی یاریکی تێنسی یاریکی سەلەی تیا دابنی لە سوچێکا و جاجار لەگەڵ مناڵەکانەوە بەس شورایەکی هەبێت تەرتیباتێک هەبێت ئالێتێک دابنی ئەتوانی بۆ نمونە مەسەن سەوزایەک شتێکی تێدا دروست بکەی ئەتوانیت دوو گۆڵێکی بچووکی تیا دروستکەی لە سنوورێکا بۆ من ئەنوا و ئەشکال شت ئەکرێت کە ئەوانی کە لە شوقان ڕەنگە کەم من لە شوقا دەژیم ڕەنگەم فکر نەبێ بەس بۆ ماڵێکە خانۆکەی 200 متر یان 300 متر یان 150 مترە سەربانی ئەتوانێت زۆر شتی تێدای بۆ ئیسراحەتی منداڵەکان تەنانەت من چوومە ماڵێگەرە دوکتۆر بەدەست ئەم مناڵانە بوومەتە پەن تەمەەن تۆزێ بوونەشن ئەوە نەبێن بێ بەس خانوەکەی 25 خانوێکە چەند ساڵە ئەڵێ دڵمان لێرە دەکرێت ئێوتم 25 سەرەوە ڕێک 25 ڕێک ساحەیەکی گەورەیە چوومە سەرەوە لەگەڵا بە قادمەجا من نەکبەتم خۆم ناگرم وتم ڕێک ئەمە توانێت بکرێت بە جوانترین شێوە بە منداڵ یعنی هەر بە ئەلەمنیۆم و تەرتیبات و مەزبوط یان لە لەنگە هەندێک قوماش بکڕە هەندێک بینا وای کردووە بەس بە شیش دروستی کردووە فکرێ باسێکین لە بەرنامی ماڵی بەختیار بە شیش هەندێک چوارچێوی داناوە دوای بەو پەردانی کە لە لەنگە لە بالە کڕوێتی جوان و پختە پەردەی داناوە تۆپیش ناڕاتە دەرەوە چی ناڕاتە دەرەوە نیمچە سێبەرێک لە مناڵەکانەکە شەو ئەتوانێت مناڵ بە کەیفی خۆی لەم 25 پیاسە بکاو گەڕان کاو وەکۆڵێت جەو بگۆڕە و تەرتیباتێک و هەندێک یاری و هەندێشتی تیاوی کەواتە دایک و باوک دەڵێن مەبەستەکەمانەوە دەبێت ڕۆڵی قیادی ببینێت لە ماڵ و لە خێزان و لە خانوادێ بۆ هێنانی هەندێک ئەفکار بۆ منداڵەکان بەڵام ئایا هەر لە ماڵە لە چواردەوری ماڵە نە بۆ نمونە چەندێ خۆشبەختم کە دەڵێن وەرزش ئەمە گرنگمە چەندێ خۆشببختم دایک و باوک لەگەڵ منداڵەکانە بڕۆدەنە بۆ وەرزش ئێمە لە دەرەوەی وڵات ئەوانی کە تۆزێک لە دەرەوەی وڵات هەندێک ژیاوین بە بۆنەی خوێندن و سەیکردەوە دەیان و سەدانی وامان بینیوە دایک و باوک دەستی منداڵەکەی گرتووە بۆ سەیکردنی دوو گۆڵێک دەیان و سەدانمان بینیوە دایکەکە کچەکەی هێناوە بۆ مەلەوانگەیەکی شەرعیە هەمووی ئافرەتانە کامێری تێدا نییە بەزم ڕۆزمە حەقی خۆتە تۆ تاکید کەیتەوە لە ڕووی دینەوە لە ڕووی ژینەوە لە ڕووی ئەخلاق و ڕۆشتە و کام مەلەوانگێ بەڵام گرنگ و مهمە دایکەکەم کچەکەی هێناوە بۆ مەلەوانگە ساعاتێ دو ساعاتێک و تەرتیبات ئێمە لەرەوە وەرزش دروستە بێ لێرەوە جەوێک بۆ منداڵەکە دروست جا چەند خۆشە دایکەکە کچەکەی خۆی لەگەڵ خۆیان بەرە باوکەکە بە ناوی مەلەوانی و منداڵەکە لەگەڵ خۆیان بەرە باوکەکە دەڵێت یان وەرزشێک هەیە ئێمە تۆ دەزانن بەڕێزان ینی من لە مەجلیسێکا بووم پێم ناخۆشم قسەیش دەگەڕم لە مەجلیسێکا من برادرێک گوتی وەڵاوە ئەو ڕۆژە بە ساری خۆمان چوین سەیری ئەو یاریێمان کرد لە شارێکی تر بڕات یەکێک لە مەجلیسەکەی چی عەقڵ گۆڕینەوەیە تخواوە عەقڵە لێرە و بنزین سەرفکەی بڕۆی بۆ شارێکی تر نازانێت ئەمە منداڵەکەی کە کردوتە ناو سیارەکەی و 10 لیتر 15 لیتر بنزینی سەرف کردو بەڵام ڕۆژێکی کامل لە سۆشیال میدیا مناڵی دروخستوتەوە و هێواش شێواژ ئەم منداڵی لە مناڵە خراپەکان دوورە خاتەوە و لە لایەکی تریشەوە حەزێکی بۆ یانە و بۆ وەرزش و بۆ تەرتیبات و بۆ بردنەوە تا دروست دەکات و لە لایەکی تریشەوە بەڕێزان بام قسەیە بڵێم کەمە لە کتێبێکا خوێندومەتەوە زۆر گرنگ و مویمە نایزان وەرزش تەنها سەیکردن نییە بۆ وەرزش فێری مبارزەت دەکات وەرزش فێری منافەسەت دەکات وەرزش فێری بردنەوە و دۆڕینت دەکات وەرزش فێری ئەوە دەکات کە دەکرێت تۆ جارێ بدۆڕێنی بەس جارێکی تر ببیتەوە عەقلەتە و تیا دروستەکە ئەم جارە بەرشە بردێەوە بە جارێکی تر
بۆ نمونە مەسەن ڕیال ئەیباتەوە ئەم جارە نازانم فلانە فیسارە دۆڕانی 6 بە 3 دۆڕانی بە جارێکی تر ئەو بوو بە ینی لە عقلێت تا دروست دەکات لە عقلەتی مناڵەکە تا دروست دەکات فەشەل کۆتایی ژیان نییە کەمانە بەداخەوە ئەم جۆرە تەفسیری ئێمە کەمتر وەکو خانەوەدەکان دەکەین ینی لە ڕێی یانێکی وەرزشەوە لە ڕێی تەرتیباتێکەوە لە ڕێی سیرکردنیەکەوە بۆ نەسەیری وەرزشێکەوە ئەشێ زۆر ژیانی خۆمان بگۆڕێ بۆیە دێمەوە سەر جەنابتان وەکو میوانانی ئەم بەرنامەی من ماڵی بەختیار ئەویش ئەوەیە کە ئایا ئێمە بەرنامە وەرزشیەکانمان کەەوە بۆ خۆی داخێکە لە دڵی منە بەرنامە وەرزشیەکانمان هەست ناکەن بەس هەواڵە مشتی لێگرێت ڕیال وای کرد ئەتلەنتیکۆ وای کرد ئیتاالیا وای کرد فلان وای کرد هەنی هەواڵە لە شاشەکەەوە هەڵێداتە کۆشمانە و بایبایەکەکە خواحافیز کەمترین معلوماتمانێ کەمترین دکتۆری دەرونی بەشداریەکە لە بەرنامە وەرزشیەکانمانە کەمترین زانیاری تەندروستی خێزان و خانوادەکاندن پێم خۆشە گەرێکێکتان لەسەر ئەوە شتێکی هەبێت من مەمنونە بم ئەمە پەیوەندی بە ڕۆشنبیریەوە هاوڵاتێک با ئەم پرسیارەکە وەکو هاوڵاتێک تۆ چێشت لە بەرنامە وەرزشەکان وەرەگری یان نە هەر معلوماتە و زانیاریەکی کەم و تەواو وەڵام مەگەر بۆ ئەو یاریەکە یا یاریەکە دڵنیانە بم ئەجنا وەک چێژی لێ وەرناگرم ئەوەی کە سەیری یاریەکەکەم ڕۆشنبیری گشتی نادا بە کەس هیچ ینی هیچ ئەو ڕۆشنبیریەوان تا دروست نەبووە یا بۆمان باز نەکراوە پێشتر لە مەکتەب ینی ئەبێمانە پێشتر دەست پێشخەری کرێ بۆ شتانە بۆی تۆ کە گەورە بووی بزانی چۆن جۆ لە تەلەڤزۆنێکری لە چ کاتێکایە ئیسفادەکەی چییە چۆنە ئەمانە گەڕێتەوە بۆەوە سەبارەت بۆ وتەی پێشووتریش کە وتە مناڵەکە دەبێت بۆ یاریە لەوانێت ئەو مناڵەیە ئەو کەسەیە ئەو کوڕێ ئەو خوشکە و کە ئێبێ بۆ سەیری یاریە خاوەن پێداویستی تایبەت بێ ڕاست چێژێکی زۆرە بینێ تۆ خۆت بەتەنیا چی ئافر ئەو چێژە بۆ خۆت تێبینی کەچکە ئەوە بێ ئەوە دڵخۆشە چێژەکە دەبێت بە دووقات لە کاتێکا تۆ لەگەڵ ئەوە چیتی و خۆی لا کردو بۆ ئەو من ئێڵێم وەک شاخەوانێک یعنی خۆزگەی هەنێک کەمەندامیش بە دیێنین هەنێک کەمەندامەیە ناتوانێت بچێت سەر مەسەلەن هەڵگورت ڕاست شاخەوانمانەیە بە کۆڵی خۆی هەتا ئەوێ بردوێتی لەوێ بە دیارەوە گریاوە کە ئەو نەدڵ خۆش بووە ئەو کەمەندامە بە هەمان شێوە بۆ خۆم بەرداڵ واسراوەکەی قەراق نازان بیست بێت یان شتێک زۆر بەرزە یعنی ئێمە لەگەڵ کۆمەڵێکی هاوڕێی ترا و کۆمەڵێک مرۆڤ دۆستە مردێک کە خێزان و خانەتان دووە هەستەکەی هانی خێزانەکانە دەی ئەشیە جاجار بچی دەرەوە لە بناری گۆژە سارەکە دانە سندانم لە سارەکەدا بەجێ بێڵە بڕۆ کاکە بم شاڕۆ یان بۆ سیتەکێکی یان بۆ مثلن بۆ پیرمامێکەچی یان بۆ گەلی علی بەگە چیت بژنەکڵەی سارەکە دوور دامنە با دوایی گە خۆر لە منەدا با خۆر لێدا بە تۆزە ڕژ بیتەوە دنیا خۆ کاوت نابێت بڕۆ 20 دقیقە و ساعت ینی من گەورەترین کێشەم ئەوەیە بۆی کە دەست خۆش بێت ئەویش ئەوەیە کە ئێمە گەشتەکانیشمان بە معنای کەریمە وەرزش نییە بەڕێزان یعنی ژنە ئەوێ لە بەردەم کەپرەکە دایگرین مناڵە ئەوێت ئەڵژ نەکڵە چی مناڵەکان مە بەجارە با خۆر لیان نەدا بڕۆ سیارەکە بێنە بەردەم کەپرەکە تووسە لەم بەزما چۆن بووینەتە پەن بەدەست ژنەوە بەدەست پیاوە بەدەست ئەم جۆرە بیرکردنەوەیانی چێژوەەر ناگرێت چێژوەەر ناگریانی ئیلا ئەبێت سیارەکە لە بەردەمیا بێ ئیلا ئەبێت خواردنەکە لە بەردەمیا بێ ئیلا ئەبێت کەپرەکە لە بەردەمیا بێ ئیلا بیانی مەجارێکی تێدا نییە کە تۆزی حرەکە و جوڵە بکەین من لێرە دەمیز ئەو جەنابەت دەست خۆش بێت ئەویش ئەوەیە کە ئێمە بەداخەوە ئەمە گلەیەکی دڵی منە وەکو دکتۆر بەختیار و مامۆستایەکی زانکۆ ئەڵم ئەویش ئەوەیە کە بەرنامە وەرزشەکانمان بەرنامەی هەواڵیە عینەن چۆن هەواڵی سیاست پێشکەشەکرێت ئەڵێت فلان وای کرد فلان وای کرد سەرخڕەکەی کۆریا وای کرد ئەرە وڵات چون بۆ گیان دۆناڵد ترامپ ئەرە وڵا نازام چی وای کرد ئیهۆد ئەوڵمارد وای کرد فلان وای کرد ئەردۆغان وای کرد ڕێک کە دەچێتە بەرنامی وەرزشەکە هەر هەمان نەغمەیە ماعلم بەرنامی وەرزشی دەبێت تۆزێک چێژێکی تێدا بێت بۆ نمونە ڕەنگە بەڕێزێک بڵێ چی بڵێن ئەم جۆرە وەرزشانە بۆ قورحەی مەعیدە باشە ئەم جۆرە وەرزشانە بۆ قۆڵۆن باشە ئەم جۆرە وەرزشانە بۆ مێشک باشە ئەم جۆرە وەرزشانە چاو بە قۆت و بەهێز دەکات ئەم جۆرە وەرزشانە کێشی لەش دادەبەزێنێ ئەم جۆرە وەرزشانە بۆ ئەژنۆ باشە ئەم جۆرە وەرزشانە بۆ نمونە مەسەلەن بۆ دەفەیشان باشە ئەم جۆرە وەرزشانە بۆ ئینزلاق و سەوفان باشە ئەم جۆرە وەرزشانە مەناعی جسم بە قۆت و بەهێز دەکات ئەم جۆرە وەرزشانە بۆ منداڵی ساوە باشە ئەم جۆرە وەرزشانە بۆ منداڵانە باشە کە لە شەرل دەماغا ئەو جۆرە سەدان بەرنامەمان هەیە ئەم جۆرە وەرزشانە بۆ مناڵی منگۆل باشە ئەم جۆرە وەرزشانە بۆ ئافرەتی دووگیان باشە با من یەک لێرەیەک شتێکتان پێ بڵم ئێوە دەزانن گەورەترین کێشەی ئێمە لە ئافرەتی دووگیانە چییە؟ تەمەن ئافرەتی دووگیان سکی دەکشێت
کە دوای مناڵەکەی دەبێت اینجا چرچولۆچی لە سکیا دروستە بێت زۆربیان دوایە بێ بە عملیاتێکی میلیۆن 2 میلیۆنی دایبنێ مالعینەوە لە عالەمە باز کراوە ئافرەتی دووگیان لە دوای مناڵەکەی دەخاتەوە و دەستی خۆش بێ الحەمدوللا وەچێکی خستۆ بۆ کوردستان دوایەوە کۆمەڵە وەرزشێکەیە ئەگەر زوو فریای بکەوێت دوای مناڵی یەکەم و دووەم بیکات نە پێستی ئەوە نەدەکشێت نە پێویستی بە عملیاتی تەجمیلە نە پێویستە کا 2 میلیۆن 3 میلیۆنی تیا سەرف بکات وە جسمیشی جوانە بێت هەموو دقیقەش پیاوەکەی تەخرەخنی لێ ناگرێ و خۆشی بێتاقەت نابێ و بێزار نابێ وەزنم زیادی کردو دکتۆر وڵات چەور و بەزوغەزی ناوسکم زیاد بوو کە دوایی جاری وایە بە 32 تەقەڵ ئەبێ دکتۆرێکی جەڕاح بۆ لایدا ئەمە هەر بە عالەم لە عالەمە بڕۆ لە مستەر گوگڵە دەسەکەی خۆش بێت وەرزشی تایبەت هەیە بەس ئەوە ئازایەتی بەرنامەکانە پەخشی بکرێت کە ئەم جۆرە وەرزشە بۆ چەوری جسە ئەم جۆرە وەرزشە بۆ پشتە ئەم جۆرە وەرزشە بۆ اینە ئێمە زۆربەی کات دوای 30 ساڵ ڕستێکە ئەبێ بڕات جەڕاحێک بۆ نمونە مەسەن بۆ بکات بەعلم خۆی دەیتوانی بە وەرزش زۆر خۆی باش و چاک و مەزبوط بکات دیارە پێم خۆشە بابەتێکی تر باسکەنیش ئەوەیە کە ئێستا کێ وەرزشی تەلەڤیزۆن هەیە وەرزشی پۆبجی هەیە ئایا ئەمانە تەعویزی وەرزشی ئەتیادی خۆ دەکاتەوە یان با بە نەوعێکی تر بیڵم بە ڕێزێکتان حەزەکەم پێم خۆشە ئەو باسکەن کە تەسەور بکە ئەو هەموو بەرشەنون و ڕیال مەدریدە سەیرەکە کەچی خۆی نیو ساعت شاخڕەوی نەکردووە هەموو ساڵێ سەدان ساعت سەیری بەرنامەی تەلەڤیزۆنیەکە کەچی خۆی بۆ نمونە 20 دقیقە نیو ساعت یاریکی تێنز یان شەترەنج یان بۆ نمونە مەسەن شتێکی نەکردو ئایا ئەمە هەڵە نییە لە کوردی ئێمەیە تێتان پێ خۆشە لەسەرمە بابەتی قسەیە بکات فەرموو ئەو مایکەیەکێکتان ئەو خوشکە بەڕێزیان ئەو برا بەڕێزە ئەمە هەڵە نییە من سەیری وەرزشەکەم وەکو سوۆسیال میدیا بەڵام کەمتر لە ژیانی خۆمە ئینەکەم بێگومان ئەو هەڵێکی زۆر گەورەی ئیسفادەیەکی بۆ منە بگرێت لەوانەشە ئەو یاریەکە پێشکەشەکرێت سەعاتێکە 2 سەعاتێکە مەسەلەن ڕیال و بەشە بۆ خۆشی بێ بووم بۆ متعبینین بێ بەڵام دوای ئەوە کە مەسەلەن من و برادەرەکەم ئەو ڕیال بم بەشە بێ بێ بەشەڵی نێوان و دەنەدانی نێوانمان ناخۆشی نێوانمان ئێمە ئەچین دڵمان خۆش بیان شەڕ بکەین بێگومان زۆر شتێکی باش نییە ئەوە بۆ معلوماتی جەنابەت گەورەترین گلەیی یانی وەرزشیەکانی کوردستان ئێمە چییە؟ ئەڵێ دکتۆر ناوێرین لایڤ بکەین و خەڵک لە ماڵەوە سەیرێک ئەڵێ لە هەڵەبجە یاریەکمان هەیە لە کۆڵانەکە ئەو دی خەڵک نایە سەیری کە ئەڵێ وڵا لایڤە بۆ سەیرینەکەم یان کە جار وای لەوە چێ بلیتی چوونە ژورۆکەیەک 2000 یان 5000 بۆیە بەڕاستی من قەنەعەتم وایە بلیت بڕینێک بۆ وەرزشێک یان بلیت بڕینێک بۆ هەندێک لە جۆرە وەرزشەکان کە هەیە یان خولێکی وەرزشی کە جۆ جار بۆ خێزان و خانوادەکان دەیکەینەوە یان پارەیەکە لە وەرزشا سەرفی دەکەین بە فیڕۆ ناچێت ئەمە کورتەی ئەم بەرنامەی ئێمەیەکە تکایە دایک و باوکەکان با بیت لەوە بکەنەوە کە هەندێک جار پارەیە هەندێک جار داهاتە هەندێک جار داراییە لە وەرزشا سەرف کرێ بە فیڕۆ ناچێت چکە دڵ و دەروون ئاسوودە دەبێت مێشکی ئاسوودە دەبێت بڕیارێکی تەندروستی پێدەدرێت من پێم خۆشە بەرە کۆتایی بەرنامەکە دەچم تەجروبەیەکی خۆم باسکەم لە دەرەوەی وڵات ماوەیە لە بەبوونەی سەفەرێک و بەبوونەی خولێکەوە لە هۆڵەندا بووم بڕواتان بێ 70 ساڵ و 80 ساڵ یانمە زۆر جار باسم کردو 70 ساڵ و 80 ساڵ و 65 ساڵم بینیوە پورەمەنی جوو باجیافتا و حاجی کەریم ئاوان نییە هێدفۆنێکی لە گوێچکەیە بووە لە بەیانیانە لەو هۆڵندایە لەو ئەمە سردامە خەسووی من یان نەنکی من لەوە دەدانە ساڵە بە لە جیاڵی ئایە ئینزلاق مەسەوەفانمە ئەویش بۆ بەیانی زووە ئاوا وەرزشێکی ئەکرد و تەرتیباتێک و هێدفۆنی لە گوێچکە لەوە چێ سەمفۆنیایەکە لەوە چە سرودێکە شتێکی خۆی لە گوێچکە بۆ لە بەروی کابرا ئەزانێت ئەمە گرنگ و مهمە ئێمە کابرا حوشەیەکی گەوری هەیە باخێکی گەوری هەیە جاروای شوێنێکی گەورەیە لە کوچێکی ماڵەیەک سەری سەرکی خۆی حەسر دەدا تەنان هەر لە ژوورەکەیە ینی 10 جار 12 جار لە ژوورەکەی هاتن و ڕۆشتن و تەرتیبات و بەگوێگرتن لە قورئانێکەوە بەگوێگرتن لە تەرتیباتێکەوە گەنجەکانمان یعنی مە وەسائلی تر زۆر گرنگ و مهمە کە بۆ خۆی وەرزشە چونت بۆ پارکێک چونت ئێمە لە سلێمانی ئیلمان هەیە سەهۆڵەکەمانە چونت بۆ سەهۆڵەکە جاری وایە چونت بۆ بازاڕێک و تەرتیباتێک یان چونت بۆ مزگەوت و هاتنەوە ئەمانە هەمووی بە وەرزش حسابەکرێت تکایە لە وەرزش دەری مەکە نە بەشی خۆی بەشێکە لە وەرزش و دەتوانرێت ئاسوودەی بە مێشک و دڵ و دەروونی وەکۆڵێت ببەخشێت و ئاسوودە بێت لە کۆتایی بەرنامەکەمە من سوپاسی جەنابتان دەکەم تەمەنا دەکەین و کۆتا پەیامان ئەوەیە کە حکوومەت ئیش لەسەر وەرزش بکات گرنگی بە دەرچوەکانی بدات گرنگی بە کۆلێژەکانی بدات گرنگی بەو شوێنانە بدات کە شوێنی وەرزشیە زیادی بکە باشی بکە چاکی بکە من خەفەت دەخۆم و بەڕاستی بۆ کابراوتنی خەڵیکە جەڵدە لێمان دەدات ژماری کافتریا ژماری نێرگەلا ژماری ئەو شوێنانی کە خراپن و بە دڵمان نییە ژماری ئەو شوێنانی کە گەنج بەلا ڕێدا دەبات ژماری تر خۆشەت نییە کافتریا و نێرگەلەوە بکە بەس هەندێکیانەیە کە خراپوانە ژمارەکەی لە ناو قەزاکانە لە ناو ناحەکانە لە شارە گەورەکانە خەریکە دەبێت بە چەند قاتی پارکەکان دەبێت بە چەند قاتی کتێبخانەکان دەبێت بە چەند قاتی ئەو شوێنانی کە دەکرێت گەنج چێژی لێوە دەگرێت و خۆشی بۆ خۆی و بۆ خێزان و خانوادەکەی بەخشی من خاڵێکم خاڵی
ساڵی دوم خێزان و خانوادەکان گرنگی بە منداڵەکان بدەن پەیامیان بەرنامەی من ئەوە بووکە گرنگی بە کچەکە و کوڕەکەت بدات ئەگەر بەرنمەیەک سەیری دەکرد تەریقی مەکەرەوە مەیشکێنەرەوە کۆنتترۆلەکەی لێوەرمەگرا لە قەیەک لە تەلەڤیزۆنەکە مەدام و کۆنتترۆلەکەی بەدەستەوە بە بورد و خاژمەکە بڵێ یاری هەن نەبڕایەوە چونکە سەیری یاری بک باشترە لەوەی کە سەیری فیلمێک بکاتیان سەیری ئەلقاڵقەیەک بک کە هیچ سوودی لێوە ناگرێت خاڵی سێم مامۆستاکان گرنگی پێ بدەن ئێمە گەورەترین گلەیمان بۆ هاتووە لە کاکتۆر بەڕێوەبەر گرنگی بە وەرزش نادا دەڵێ دەمخاتەش دەردی شەشەمەوە مناڵ نوزەی لێ بڕاوە ئەڵێ بە ئاواتەوەم وەرزش وانەی یەکەم بێت ئەڵێ هەر هیچی دەست نەکەوێت وەرزش بۆ نمونە دەمجەکات لەگەڵ وانەکانی ترە لەگەڵ دەرزەکانی ترە کەمە بۆ خۆی هەڵەیەکی گەورەیە خاڵی چوارەم و کۆتایی دەوڵەمەنەکان بزنسمانەکان دەبەزەیتان پیامانە بێ ئێدە ئێوەش شتێک لە وەرزش بکەن ئێدە قەیچێکە ئێوەش ئۆلۆمپیات و تەرتیباتێ دروستکەن ئەی قەیچێکە ئێوەش بۆ نمونە هەندێک شوێنی بۆ نمونە خۆش و چەند نایاب دروستکەن ئێدە قەیچێکە لە شاری سلێمانیە نەمرین وا من 20 ئەوە ساڵە وا بۆ 30 ساڵە چێ لە سلێمانی ئەژیم مەزبەحێکە بێ هی حکوومەت بێ بەفری قەیچێکە با بە ناو نووسین بێ بەفری بێ قەیچێکە شوێنێکە بێ حکوومەت دروستی کە عقلی بیری هۆشی هەست و نستی هەبێ بەوەی کە لە ڕێی وەزارەتەکان و هەندێک شوێنی فری دروستکە تایبەت بە بەوەی کە ئەمە کۆمەڵێ وەرزشی زۆر باش و چاک و مەزبوطی تێدایە بەس تایبەتی کە قەیچێکە تایبەتی کا بە دایانگەکانەوە بە باخچەکانەوە بە قوتابخانەکانەوە بە دەوایرەکانەوە بەوەی کە کارتی هەیە بەوەی کە فۆرمی هەیە بەوەی کە حەزی لێە ناوی خۆی بنووسێ بەڵام شوێنێک بێت حکوومەت ئیشی لەسەر بکات وە لە ڕێی دەوڵەمەنەکان و لە ڕێی بزنسمانەکانەوە بتوانێت گرنگی بدەین چکە لەبیرتان نەچێت العقل السليم في جسم السليم زۆر جار بڕیارەکانمان هەڵەیە کێشەکانمان زۆرە لەبەرەوەی کە لاشەیەکی تەندروستمان نییە سوپاس بۆ هەموو لایەک سوپاس بۆ کەناڵی دیمە سوپاس بۆ کامێرەمانەکان سوپاس بۆ ئامادەبوونی جەنابتان تەمەنا دەکەم پەیامێکمان گەیاند بێ تا بەرنامەیەکی تر بەخواتان دەسپێرم خواتان لەگەڵ